ئەگەر دووگیانیت ئەم ژەمە منداڵەکەت دەپارێزێت لە تووشبوون بە ئۆتیزم. لێکۆڵینەوەیەکی بەڕیتانی ئەوەی دۆزیوەتەوە کەوا خواردنی ماسی بە تایبەتی ماسی خاڵی لە جیوە هەتا ئەگەر جارێکیش بێت لە مانگێکدا لە ماوەی دووگیانیدا تووشبوونی منداڵ بە ئۆتیزم کەم دەکاتەوە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ماسی ترشی چەوری ئۆمیگا-3 لە پێکهاتەیدا هەیە و لەگەڵ هەبوونی یۆد و ئاسن و زینک هەمووشیان توخمی گرنگن بۆ گەشەی مێشکی منداڵ و توانای بۆ قسەکردن و بیستن. لێکۆڵەرەوەکان ئەم ئەنجامەیان نەدۆزیوەتەوە لەگەڵ تەواوکەرە خۆراکیەکانی چەوری ئۆمیگا-3 بە بەراورد لەگەڵ خواردنی ماسی و خواردنی ماسی چەندەها سوودی تر لەخۆ دەگرێت لە ماوەی دووگیانیدا، وەک باشکردنی تەندروستی دڵ و ئێسکەکان و کەمکردنەوەی مەترسی تووشبوون بە نەخۆشی شێرپەنجەی قۆڵۆن و ڕیخۆڵە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.